بەڵێ سەربابەتی هەڵبژاردن وەروەها و ئامارانەی کە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاندووە بۆ حزب و لایەنە سیاسیەکان کە بە پێو ئەنجامە بەرایانەی کە بڵاو کراوەتەوە پارتی دیموکراتی کوردستان زۆرینەی دەنگەکانی بەدەستهێناوە لەسەر بابەتە زیاتر قسە دەکەین لەگەڵ بەڕێز هێمن هەورامی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کە لە پیرمامەوە لەگەڵمانە. دکتۆر هێمن سپاس کە لەگەڵ کوردستان 24 سەرەتا پیرۆزە و ئەمەوێ بزانم کە پارتی زیاتر لە 890,000 دەنگەکانی بەدەستهێناوە کاتە چەند کورسی بۆ پارتی وەمە چاڕوان کراو بوو بۆ پارتی دیموکراتی کوردستان؟ سپاس بۆ دەرفەتە بابوت ڕاستکەمەوە ئێمە بە پێی و ئامارەی کە کۆمسیۆن ڕاگەیاندووە 809,000 بەڵێ 809,000 دەنگە. بەڵێ پێش هەموو شتێک من ئەمەوێ پیرۆزبایەکی زۆر گەرم لە خەڵکی کوردستان بکەم لە جەنابی سەرۆک بارزانی بکەم لە تەواوی هەواڵانی پارتی دیموکراتی کوردستان بۆ جەماوەری خۆشەویستی کوردستان بۆ ئەو متمانە گەورەی کە بە پارتی دیموکراتی کوردستانیان بەخشیەوە. ئەمە سەرکەوتنی ئیرادەی خەڵکی کوردستان بوو، سەرکەوتنی ئیرادەی ئارامی و ئاوەدانی و پێکەوەی و خۆڕاگری بوو، سەرکەوتنی پاراستنی قەواری دەستوری هەرێمی کوردستان بوو، پتەوترکردنی سەنگەری پاراستنی کوردستان لە دەستێکی ئەمینا بوو. بۆیە پیرۆزبایەکی زۆر گەرم لە هەواڵانی لە پارتی دیموکراتی کوردستان و خەڵکی خۆشەویستی کوردستانەکەین. بۆ ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان مفاجئە نەبوو، چونکە پارتی پشتەسوورە بە جەماوەری خۆی، پشتەسوورە بە ڕێخستنەکانی خۆی، پشتەسوورە بەو داتایانەی کە لە ڕێکخراو و بنکە و ناوچە و لق و مەکتەب ڕێخستنەکانی خۆمان و بەشی ڕێخستن و بەشی هەڵبژاردن و هەموو هەواڵانی خۆمان لەسەر محورەکان لەو تیمانەی کە دروست کرابوون ئێمە چاوەڕێمان ئەوە بوو بەڵێ کە پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتنێکی یەکجار گەورە تۆمارەکات و بەردەوامیشە بێ لەسەر بە تۆمارکردنی ئەم سەرکەوتانە چکۆکو باسم کرد. باوەڕمان بە حەقانیەتی ڕێبازی خۆمان هەبوو، باوەڕمان بە متمانەی خەڵکی خۆمان هەبوو، باوەڕمان بە دڵسۆزی هەواڵانی پارتی دیموکراتی کوردستان هەبوو. بەڵام سوپاسێکی بێپایانمان ئاراستی تەواوی خەڵکی کوردستانەکەین بۆ ئەو متمانە یەکجار گەورەی کە بە پارتی دیموکراتی کوردستانیان بەخشیوە. حەزەکەم لێرەوە لە ڕێی جەنابیشتانە بۆ ڕایگەشتی ڕابگەێنین کە سەرکەوتنی پارتی ئەبێ بەراورد بکرێ بەو ئەنجامانی کە پێشتر هێناویتی و نزیکترین ئەنجامیش کە پارتی دیموکراتی کوردستان بەدەستهێناوە هەر بە پێی خودی ئاماری کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە لە مانگی دەی 2021 لە هەرێمی کوردستان لە هەر 12 بازنەکەی هەرێمی کوردستان بە ئەنجام دراوە. ئێمە ئەو کاتە لە 12 بازنەکەی هەرێمی کوردستان کاندیدمان هەبوو. ئەو دەنگانەی بۆ کاندیدەکانی پارتی هاتوون بریتی بوون لە 579,000 دەنگ. ئەوەی کە ئێستا ئەمڕۆ کۆمسیۆن ئیعلانی کردووە کە 99 پوینت شتێکی بەرەنجامەکان و هێشتا 26 وێست گەشتماوە، پارتی دیموکراتی کوردستان 809,000 دەنگی هێناوەواتە ئەگەر 809,000 بەراورد کێ بە 579,000 ساڵی 2021 واتە پارتی دیموکراتی کوردستان 230,000 دەنگ زیادی کردووە کە ئەمە خاڵێکی یەکجا، ئەمە ڕیکۆردێکی گەورەیە. پێم وانییە هیچ کە حیزبێکی سیاسی کە حکومڕان توانی بێتی بۆ هەموو ئەو پیلانگیڕیانەی بۆ کابینەی نوێ بۆ خودی کاک مەسرور دروستکرا، بۆ هەموو ئەو پیلانگیڕیانەی بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان کرا، بەو گەلە کۆمەیانی لە پارتی دیموکراتی کوردستان کرا. ئەمە شکاندنی ڕیکۆردە پتەوترکردنی سەرکەوتنەکانە بۆیە سەرکەوتنەکە بۆ پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتنیەکی یەکجار گەورەی و پیرۆزبایی لە خەڵکی کوردستانە. کاکێوەن دەکاتە چەند کورسی ئەو دەنگانەی ئەم جارە پارتی دیموکراتی کوردستان بەدەستی هێناوە؟ سنوورخان بۆ بابەتی بەدەستهێنانی کورسی ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو میکانیزمەی کە بەهای کورسی بۆ دیارەکرەوە. ئەگەر لێرە ڕێگەم بن بۆی من ئەو میکانیزمانە ڕوون بکەمەوە، چونکە بۆ ئەمەش ئێمە دوو هەڵبژاردننی پێشترمان لە بەردەستای. ئێمە ساڵی 2013 پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان 750,000 دەنگی هێنابوو، کردبووە 38 کورسی لە بەرەوەی ڕێژەی بەشداری تۆزێک بەرز بوو، بەهای کورسی بەرز بوو بوویەوە، بۆیە ڕێژەی کورسەکانی پارتی دیموکراتی کوردستان بە 750,000 دەنگەوە کردبووە 38 کورسی. لە 2018 پارتی دیموکراتی کوردستان 688,000 دەنگی بەدەستهێناوە، بەڵام لەبەرەوەی ڕێژەی بەشداری لە ئاستی گشتیا کەمتر بوو لە چاو 2013 ئەم 688,000 بە پێی ڕێژەی و بەهای کورسیەکان کردبووە 45 کورسی. ئێستا ئەوەی کە مای سەرنجە ڕێژەیەکی بەشداری یەکجار فراوان لە کوردستان هەیە لە بازنەکانە، بەڵام بیرمان نەچێەوەی کە ئەمڕۆ کۆمسیۆن ڕایگەیاند ئێستا بۆ نمونە لە بازنەی دهۆک نزیکەی 80% بەشدار بوو کە کاتە 78 پوینت شتێک. ئەمە وای کردووە ئەو ڕێژەی بەشداری و ڕێژەی دەنگی دروست کە لە دهۆک دراوە ئەگەر دابەشی سەر کورسیەکانی دهۆکەی بەهای کورسی لە دهۆک ئەبێتە تقریبان 22,011 دەنگ کە ئەمە بەهایەکی یەکجار گەورەیە، ینی بۆ کورسی لە سنووری پارێزگای دهۆک. لە هەولێر بۆ نمونە کە نزیکەی 72% خەڵک بەشداری کردووە، بەهای کورسی لە هەولێر ئەکاتە نزیکەی 20,000 شتێک لە دەنگەکان. لە سلێمانی کە 65% بەشداری کردووە
بەهای کورسیە کاتە 17,000 دەنگ و لە هەڵەبجەش لە بەرەوەی سێ کورسیەکەی مەعلومەکە بەهاکان چۆنە بێت. لێرەوە ئێمە ئەگەر سیرکەین پارتی دیموکراتی کوردستان کە بۆ ئێمە ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەو متمانە گەورەیە کە 230,000 دەنگ پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی 3 ساڵە سەرڕای هەموو ئەو ئاستەنگ و پیلانگیێڕیانەی بۆ پارتی و بۆ کاک مەسرور و بۆ کابینەی نوێم دروستکران بەڵام پارتی توانی 230,000 دەنگ زیاترکە بەنامەوە ژمارەکە بڵێم بەڵام ئێمە بۆ خۆمان ئازانین چەنە هێنین بەڵام ئەمانەوەی با کۆمیسیۆن ڕایبگەێنێن باشە دکتور هێمن وەکواماژەتان پێکرد بەهای کورسی بەرزە لە دوهۆک لە هەولێر بەڵێ ئاماژەتان پێکرد کە زۆر گرفت دروستکرا بۆ نمونە سکالا لە دادگای باڵای فدرالی کرا بۆ گۆڕینی میکانیزمی بەڕێوەچوونی هەڵبژاردن هاوکات ئەم جارە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عراق سەرپەرشتی بەڕێوەچوونی ئەم هەڵبژاردنەی کرد بەڵام پارتی هەر بۆ هێزی یەکەم و دەنگەکانیشی زیادی کرد ئەم متمانەیە لە کیەوە بۆ پارتیە گەڕێتەوە لە چیەوە سەرچاوە دەگرێت؟ خاڵی هێزی پارتی ئەوەیە کە پارتی خۆی بە وەسیلە ئەزانێ بۆ ئامانجێکی گەورەتر کە کوردستانەوە لەگەڵ هەموو ڕێز و حرمەتم بۆ هەموو حیزب و حرەکەتێکی سیاسی کە لە کوردستانە دروست بووە هەتا ئێستا نەیانتوانێت ببنە بەدیل و ئەڵتەرناتیڤ بۆ پارتی دیموکراتی کوردستان. ئەم بەردەوامی پارتی لەسەرەوەی خۆی بە ئامراز ئەزانێ بۆ ئامانجێکی گەورەتر کە کوردستانە ئەمەس نهێنیمانەوەی پارتی دیموکراتی کوردستانە کە لەسەر نەهج و فەلسفەی جەنابی بارزانی نەمر بەوەی کە کوردایەتی لای ئێمە پرەنسیپی یەکەمی سیاستکردنە ئەمە یەکێکە لە نهێنی هەرە گەورەکانی دووش ئەو خۆڕاگریەی کە هەم جەنابی سەرۆک هەم سەرکردایەتی ئێمە هەم هەواڵانی ئێمە پێشمەرگە و کادر و هەواڵانی ئێمە بەرامبەر بە هەموو ئەو پیلانگیێڕانەی کە کرا گوڵباخانەگە بەبیرت بێ سەری زمان و بنی زمانی هەموو منافسەکانی پارتی ئەوانەی خۆیان بە منافسی پارتیزان خۆ نەتیجەی انتخابات ئێستا دەریکەوت کە ئەستەن پارتی لە پلەی یەکەمە منافسی نییە بە هێزی دووەم منافسی هێزی سێم و چوارەم و ئەوانە بکەن لەگەڵ یەکتری ئەمە بە غرورەوە ئەم قسەیە ناکەین بەڵام سەری زمان و بنی زمانیان ئەوە بوو ئەگەر بە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بکرێ ئەگەر بە داتاکانی عێراق بکرێ ئەو کاتە پارتی ناتوانێت هێزی یەکەم بێت ناتوانێت دەنگی یەکەم بێنێتەوە ناتوانێت کورسیەکانی زیادکە بەڵام بەڕاستی با ئێستا ئەم حیزبانەی ئەم خەڵکانەی کە ئەم پروپاگەندانیان بەرامبەر بە پارتی دیموکرات با ئێستا بێن وەڵامی خەڵکی کوردستان بنەوە هەڵبژاردن بە کۆمیسیۆنی عێراق کرا هەڵبژاردن بە داتاکانی عێراق کرا هەڵبژاردن بە چاودێری هەموو لایەکرا بینیتان پارتی دیموکراتی کوردستان 230,000 دەنگی زیاد کردو لە جیاتی ئەوەی کە ئەوان پێشبینیانە کرد ئەیانوت کۆتایی بە پارتیە دێن فەرمون با ئێستا وەڵام بنەوە بە کۆمیسیۆنی عێراق بە داتای عێراق ئێمە 230,000 دەنگمان زیادی کردووە ئەم زیادکردنە ئاسان نیە بۆ حیزبێکی سیاسی لەو ناوچاو لەو دۆخاکە هەبێ بۆ ئێمە سەرکەوتنێکی یەکجار گەورەی و دووبارە پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و لە خەڵکی پارتی جگە لەوەش کاک هێمن پارتی ئێستا بووەتە حیزبێکی سەرتاسەری و لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان نوێنەری هەیە بۆ پەرلەمان بۆیە دەمەوێت ئەو پرسیارە بکەم کە پارتی دەیەوێت لەگەڵ چه حکوومەت پێک بێنێ؟ بەڵێ یەکێک لە وەکو جەناب دیشارتوە یەکێک لە نهێنیە گەورەکانی پارتیشەوەیە کە پارتی زیاترە لە حیزبێکی سیاسی پارتی حیزبێکی سەرانسەری کوردستانی واتە حیزبێکی مەحەلی حرەکەتێکی مەحەلی نییە بۆیە پارتی دیموکراتی کوردستان ئەمەش یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکانی چونکە هەم مێژووی هەم جوگرافیەکەی سەرانسەریە لە هەرێمی کوردستانە و ئەمەش خاڵێکی تری هێزی پارتی دیموکراتی کوردستانە سەبارەت بەوەی کە کابینەی دەیەم لەگەڵ کێپێکێنن وەکو پێشتریش باسمان کردووە لە چەندین ڕاگەیانیش باسمان کردووە کابینەی دەیەم هەر پارتی دیموکراتی کوردستان پێکێنێ و هەرکە جەنابی کاک مەسروری سەرۆکی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە بێ لەسەرەوەی لەگەڵ کێپێکێنن با چاوەڕێکەین تا ئەنجامی دابشکردنی کورسی بازنەکان بۆ لایەنەکان یەکلا ببێتەوە ئەو کات پارتی دیموکراتی کوردستان چۆن پێشتر لە دروشمی سەرەکی خۆی کە پێکەوەیی بووە دیسان ئەمەش ئەەکەینە بناغە و دەرگای ئێمە کراوەیە بۆ گفتوگۆکردن چونکە ئێمە چاومان لە 4 ساڵی ئایندەی 4 ساڵی زیاتری سەقامگیریە 4 ساڵی زیاتری خزمەتگوزاریە 4 ساڵی زیاتری کاری ڕیفۆرم و چاکسازی ڕیشەیی فرەسێکتەریە 4 ساڵی ئاوەدانی زیاترە 4 ساڵی زیاتر ڕەخساندنی دەرفەتی کاری زیاترە بۆیە ئێمە پێمان وایە پارتی دیموکراتی کوردستان دوای ئەوەی کە ئەنجامە فەرمیەکان چکەوەی ئەمڕۆ ڕاگەیاندراوە ئەنجامی سەرەتاییە دوای ئەنجامە فەرمیەکان ڕاگەیاندرێت کورسی بازنەکان یەکلا بنەوە پارتی دیموکراتی کوردستان دەرگای کراوەیە لەسەر بەرنامەیەکی باشتر لەگەڵ هەر لایەنێکی بەڕێز کە بڕای بۆ بەرنامەیە هەبێت کە ئارامی و ئاوەدانی و سەقامگیری زیاتر بۆ کوردستان بێنێ یەک حکوومەت یەک پەرلەمان یەک هێزی پێشمەرگە لە کوردستان بێنێتە دی پارتی دیموکراتی کوردستان دەرگا و سنگی فراوانە بۆ گفتوگۆکردن لەگەڵ هەر لایەنێکی تری بەڕێز چونکە ئێمە نەمان وتووە بە تەنها وتومانە پێکەوە کوردستان پێویستی بە هەمومانێ و دوجار هەمومان ڕۆڵەی ئەم وڵاتین کوردستان بۆ هەمومانەوە ئەبێ هەمووشمان بۆ کوردستان باشە دکتور هێمن سناریۆکان بۆ داڕشتنی هەیکەلی حکومڕانی بۆ 4 ساڵی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەبێ؟ وڵا سیناریۆکان زۆرن من نامەوێت ئێستا بچمە بەڵام ئەو هێزوو لایەنانەی کە کورسی بەدەستێنن تا حدێک ئێستا زانراونکن
و بیرمان نەچێت کە جارێ لە ڕووی ژمارەوە پێکێنانی حکوومەت پێویستی بە 51 کورسی هەیە بەڵام ئێمە دیسان ئەڵێن نامانەوێت بە تەنیا بچینە ناو ئەم بابەتەوە ئێمە بەرنمەیەکمان هەیە ئەم بەرنمەی پارتی دیموکراتی کوردستانە بۆ ئارامی و ئاوەدانی و خۆڕاگەری و پێکەوەی بۆ ڕیفۆمی ڕیشەی بۆ زیاترکردنی سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان بۆ ڕەخساندنی دەرفەتی کار بۆ گەنجانمان لە هەرێمی کوردستان بۆ پێشخستنی ئابووری بە دیجیتالکردن کۆمەڵێک بەرنمەی گرنگن کە هەمانن کە هەر حیزبێکی سیاسی بەڕێز لە کوردستانە ئامادە بێت لەسەر ئەو بەرنمەیە شان باتە بەرپرسیارەتی پارتی دیموکراتی کوردستان بە سنگی فرانەوە مامەڵی لەگەڵاکات بۆیە ئێستا نامانێت بچینە ناو سیناریۆکان بەڵام هەموو سیناریۆکان لە بەردەم پارتی دیموکراتی کوردستان کراوەیە. باشە کاکێ منەم جارە قەباری لایەنەکانی ئۆپۆزیسیۆن گۆڕاون ئێستانەوەی نوێ بۆتە هێزی سێەم لە کابینەی پێش و داوایان لێ نەکرا بێنە ناو حکوومەت ئەم جارە داوایان لێ دەکرێت بەشداری لە حکوومەت بکەن؟ ئێمە دوای ئەوەی ئەنجامە فەرمیەکان ڕاگەیەنرێت وەکو باسمان کرد لەسەر ڕۆشنایی دروشمی پێکەوەی دەرگامان کراوەیە ئێمە لەگەڵ هەموو لایەنە سیاسی بەڕێزەکان لە پەیوەندیە ئەبین لاپەڕەیەکی نوێ هەڵە دەینەوە و ئەمانەوێت ئێمە چاومان هەمیشە لە ئایندە بووە ئێمە هیچ وەختێک ئەسیری ڕابردوونین و تای هەڵبژاردننیش کۆتایی هاتووە چۆن پێشتریش هەستمان بە بەرپرسیارەتی کردووە ئێستاش هەست بە بەرپرسیارەتیەکەین بۆ لە ئایندەش هەست بە بەرپرسیارەتیکردن لای پارتی دیموکراتی کوردستان گرنگترە وەکو باسم کرد بۆ ئێمە کوردستان گرنگە کوردستان ئاوەدان بێ سەقامگیر بێ لا ئێمە گرنگ نییە کە چه حیزبێک چه باگراوندێکی هەیە چه ئایدۆلۆژیایەکی گرنگ ئەو بەرنمەیە بۆ کوردستانێکی بەهێزتر بۆ ئاوەدانی زیاتر بۆ سەقامگیری زیاتر بۆ پێکەوەبوون و بەردەوامی لەناو ئەو دۆخە ئیقلیمیە ناجێگیرێکە هەیە پارتی دیموکراتی کوردستان هێڵی سووری بۆ هیچ لایەنێک نییە و دەرگای کراوەی ئەبێ بەڵام بەو مەرجەی لەسەر بەرنمەیەک بێت کە هەردوو لامان پابند بین پێی و بتوانین جێبەجێکەین هەم لە ئاستی حکوومەت و هەم لە ئاستی پەرلەمان بۆی هەم بتوانین قەواری دەستوری هەرێمی کوردستان پرۆژەی دامەزراوە سازی لە هەرێمی کوردستان زیاتر پێش بخەین و ئەوەی پێڵێن بنەماکانی حکومڕانی باش لە سەرانسەری هەرێمی کوردستانە ڕەنگ باتەوە. باشە دکتۆر هێمن پاراستنی قەواری هەرێمی کوردستان هاوکات هێز و سەنگی هەرێمی کوردستان لاستی ناوچێ و نێودوڵەتی لەگەڵ بەغدا هاوکات لەگەڵ کۆمەلگەی نێودوڵەتی بە دوای ئەم هەڵبژاردنە چ گۆڕانکاریەکی بەسەردادێت بە تایبەتی پارتی وەکو هێزی یەکەم و بەشدار لە حکومڕانی لە هەرێمی کوردستان بەرنامەی بۆ ئەم بابەتە چۆن دەبێت؟ ئەسڵەن یەکێک لە خاڵە هەر بەهێزەکانی ئەو ئەنجامانەی کە لەم هەڵبژاردانەی پەرلەمانی کوردستان هاتنە ئاراک لێکدانەوە و کاردانەوە ئیقلیمی و نێودەوڵەتیەکانێتی چونکە بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تەنها بابەتێکی ناوخۆیی نەبوو بۆ هەرێمی کوردستان زۆر هێزولایەن زۆر دەوڵەت و زۆر خەڵکی تریش گرەویان لەسەرەوە کرد کە پارتی لەم هەڵبژاردنا دەنگی کەمەکە وەزنی کەمەکات لەژێر ئەو گوشارانەی کە بۆی دروستکراوە ڕەنگە پاشەکشە بە پارتی دیموکراتی کوردستان بکەن بەڵام ئەبێ هەبووەم بە ڕێزانە بە حساباتی خۆیانە بچنەوە چونکە پارتی دیموکراتی کوردستان بە بەدەستێنانی نزیکەی 810,000 دەنگ تەنها لە ناو هەرێمی کوردستان و بیرمان نەچێ ساڵی ئایندە ئێمە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقمان لە بەردەستایە حیزبێکی سیاسی کە ناوی پارتی دیموکراتی کوردستانە بتوانێت بە تەنها لە هەرێم 810,000 دەنگ بێنێ ئەدی دەنگەکانی پارتی لە سنووری پارێزگای نینەوە لە کەرکوک لە دیالە لە بەغدا و لە شوێنەکانی تر بۆیە سەنگی پارتی دیموکراتی کوردستان لەسەر ملیۆنەوە ئەبێت و ئەشبینن ئەمە چه کاریگەیەکی گەورە لەسەر دۆخی سیاسی عێراق و دۆخی ئیقلیمیش دانێت و من دیسان دووبارەکردنەوەی پەیامێک بوو بۆ کۆمەلگای نێودەوڵەتی کە کلیلی پرسی کورد لە هەرێمی کوردستان لە ناوچەکە لە دەست پارتی دیموکراتی کوردستانایە و پارتی دیموکراتی کوردستان ئەو ئینوانە سەرەکیەیە کە بۆ نوێنەرایەتیکردنی دۆزی ڕەوای خەڵکی کوردستان ئەبێ هەموو لایەک ڕووی تێ بکە. کاکە من کەمێک بەر لە ئێستا گوتت کە بێگومان کابینەی دەیەم لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە پێک دێت و دووبارە مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت کەواتە بێت ئێوە وەکو پارتی پلان و کارنامەتان ئامادە بێت بۆ 4 ساڵی داهاتووی هەرێمی کوردستان؟ سنوخان ئێمە پلان و بەرنامە خۆ پێشەوەی بێمە ئەم بەرنامەش ئێمە بۆ هەڵبژاردن سایتێکمانە بۆ ماڵپەڕێکمانە بۆ ڕوئیا و ڕوانگەی پارتی دیموکراتی کوردستان بۆ حکومڕانی 4 ساڵی ئایندە بڵاومان کردوێتەوە ئەو بابەتانەی کە جێی بایەخی گرنگن بۆ ئێمە جارێ لە ڕووی سیاسیەوە نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان زۆر گرنگە داڕشنەوەی یاسای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان زۆر گرنگە فراهەمکردنی دەستەبەری کۆمەڵایەتی زیاد دەستەبەری ئابووری بۆ کەرتی تایبەت تا ئێمە بتوانین لە کەرتی تایبەت تا دەرفەتی کاری زیاتر بۆ گەنجانمان بڕەخسێنین زۆر لە کاری لە پێشینەی ئێمە بێ چکە لەم هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردانە لەو ڕاپرسیانەی کە کردومانن گەنجانی ئەم وڵاتە پێویستیان بە دەرفەتی کاری زیاترەیە لە کەرتی گشتیە هیچ وەختێگەم نەمانوت و ئەتوانین ئەو دەرفەتی کارانە بۆ ڕێژێ بڕخسێنین بۆیە بتوانین پێشکەوتنی زیاتری ئابووری لە هەرێمی کوردستان ئەبێت کەرتی تایبەت زیاتر برێوی پێ بدرێ بۆ ئەمەش پێویستمان بە بوونیەکی تەحتی یان ژێرخانێکی زیاتری یاسایی و ئیداری و کارگێڕی هەیە تا بتوانین ئێمە ئەم دەرفەتی کارانە زیاتر بڕخسێنین پێویستمان بە ئارامی زیاتر هێتاوە بەرهێنانی بیانی و ناوخۆیی
دەرفەتی کاری زیاتر و بەرهێنانی زیاترکان و پێویستمان بە ڕێفۆرمێکی زیاتری کارگەڕی هەیە تا خزمەتگوزاریە سەرەکیەکان لە بواری پەروەردە لە بواری تەندروستیە لە بواری خزمەتگوزاریە بتوانین پەرەی پێبین و پێویستمان بە پەرەپێدانێکی زیاتر و فرەچەشنترکردنی سەرچاوەکانی داهاتەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی بەهێزترکردنی بواری کشتتوکاڵ و بواری توریزم و زۆر باوەڕی تر هەیە کە پێویستەکە لە هەرێمی کوردستان پەرەی پێ بدرێ. ئەمانە تقریبان هێڵە سەرەکیەکانی حکومڕانی ئێمە ئەبن کە پێویستەکە لەگەڵ لایەنە سیاسێ بەڕێزەکانی تریش بە وردی قسەی لەسەر بکرێ بۆی پێکەوە مەسئولیەتێکی هاوبەش هەیە ئەوەی پێڵێن بەرپرسیارەتی هاوبەش بیگرینە ئەستۆ تا بتوانین کوردستان لە قۆناغێکی ئێستا و بگەینە قۆناغێکی گەورەتر. ئەمە ئامانجی پارتی دیموکراتی باشە دکتۆر هێمن ئەگەر جەخت بکەینەوە سەر و دەنگانەی کە پارتی لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەهێناویەتی و هاوکات لەو سێ کورسیە تا ئێستا ئەو کۆنجامە بەرایەکان پارتی یەک کورسی بەدەست هێناوە. جەنابی سەرۆکوەزیران لە کاتی دەنگدان و ڕۆژی دەنگدان ئاوەتی پێویستە دەنگ خەڵک دەنگ بە ڕاستگۆیی و خزمەتگوزاری بدەن. ئایا ئەمەی کە جەماوەری پارتی و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی وا لێکرد لەو ناوچانە دەنگی زیاتر بهێنێت دەنگدان بە ڕاستگۆیی و خزمەتگوزاری بوو بۆ پرۆژانە بوو کە لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوچەیە جێبەجێکرا؟ بێگومان ئەمە کاریگەرێکی یەکجار گەورەی هەبوو. بیرمان نەچێت لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق کە ئەنجام دراون بە سنووری بازنەکانی کە لە سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجابوون پارتی دیموکراتی کوردستان بە حدودی 53-54,000 دەنگێکی هێنابوو. بەڵام ئێستا بە هەردوو بازنەی هەڵەبجە و سلێمانیەوە من نزیکەی 62,000 دەنگمان هێناوەتە نزیکەی 9,000 دەنگمان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە زیادی کردووە و ئێمە کورسەکانی پەرلەمانی شەم لەسەر ئاستی بازنەی سلێمانی و ئەو کورسێش کە لە بازنەی هەڵەبجە بۆ تقریبان بۆ پارتی دیموکراتی کوردستان یەکلایی بۆ تۆ مسۆگەر بووە. ئەمە بۆ خۆی بەرئەنجامی یەک ئەو کارە گرنگانە بوون کە جەنابی سەرۆکوەزیران کاک مەسرور بارزانی لە چەندین سەردانی خۆیان بۆ ناوچەکە بۆ خزمەتگوزاری چکە زۆر لایەنی تر یعنی قسەیانە کرد قسەی قەبە و گەورەیانە کرد بۆ ئەو سنوورە بەڵام ئەوەی بەکردەوە خزمەتی ئەو ناوچەیە کرد لە دروستکردنی پرد بێت لە دانانی زۆرێک لەو پرۆژە خزمەتگوزاریانە بێت کە کاریگەری گەورەی لەسەر ناوچەکە ئەبێ بە قەزاکردنی خوڕماڵ بێت دروستکردنی پردی تۆقوت بێ دروستکردنی سایلۆ بێ زۆر لەو خزمەتگوزاریانەی کە بەو ناوچانەی گەیاند فراهەمکردنی کۆمەڵێک پلەی وەزیفی بێ بۆ گەنجانی ئەو سنوورە بێگومان ئەمە کاریگەریکی یەکجار گەورەی هەبووە لەسەر زیادکردنی دەنگەکانی پارتی دیموکراتی وانە یەکێکە لە نمونونەکان. ئێمەش بەڵێنە دیسان ئێمە سەرەتایەکی گرنگە بێ ئێمە بایەخێکی زیاتر بەو سنوورانە ئەدەین بە ئومێدی ئەوەی کە ئێمە بتوانین هەموو خزمەتگوزاریانەی لە تەواوی شوێنەکانی تری کوردستان هەیە لە هەموو شوێنەکانی تری کوردستانیش کە پێویست پێێتی ڕنگ باتەوە. دەستخۆش بێگومان ئەو دەنگدەرانش کە متمانیان بەخشیوەتەوە بە پارتی دیموکراتی کوردستان هەر چاوەڕێم کارنامەیە لە ئێواکەن. بەڕێز هێمن هەورامی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان سپاس کە لەگەڵمان بوو. زۆر سپاس.